بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 244. بابەتی دیتنەوەی ڕووبەری بازنە. ڕاهێنانی ئاراستە کراو ڕووبەری هەر بازنەیەک بدۆزەوە. وەڵامەکەت بۆ نزیکترین ژمارەی تەواو نزیک بکەوە. 3 فاریزە چاردەیان 22 دابەش7 لە شوێنی ڕێژەی نەگۆڕ دابنێ. پرسیاری ژمارە 2 بازنەیەک هەیە نیوە تیرەکەی 3 سانتیمەترە. ئەمن پێویستە ڕووبەرەکەی ببینمەوە. یاسا و ڕێسای دیتنەوەی ڕووبەری بازنە چییە؟ ڕووبەری بازنە یەکسانە بە نیوە تیرە، جاران یان زەڕبی نیوە تیرە، وا لە هەمان کات زەڕبی 3 فاریزە چاردە یان 22 دابەش7. هیچ کێشە نییە کامە ژمارە بەکاردێنم چونکە یەک شتە. کەواتە ئەمن هەتا بتوانم ڕووبەری بازنەیەک ببینمەوە تەنیا و تەنیا پێویستم بە نیوە تیرەکەیە. نیوە تیرە واتە ئەو هێڵەی لە مابەینی چەقی بازنە و چێوەی بازنە، واتە هەموو ئەو هێڵانە لێرە هەتا ئێرە، لێرە هەتا ئێرە، هیچ کێشە نییە کو دروست دەکرێ، هەمویان ناویان نیوە تیرەیە. لەو پرسیارەی نیوە تیرەکە 3 سانتیمەترە، ئەو 3 سانتیمەترەی لێک دەدەم لەگەڵ هەمان 3 سانتیمەتر، واتە 3 جاران 3، پاشان لێکی دەم لەگەڵ 3 فاریزە چاردە یان 22/7. بە بژمێر لە کاتی لێکدان 28 فاریزە 26 دەردەچی، بەڵام نابی ئەو ژمارەی ئەوها پێشکەش بکەم لە کاتی تاقیکردنەوە، بەڵکو دەبی بیکەمە ژمارەکی تەواو، چونکە لێرە نووسرایە وەڵامەکەت بۆ نزیکترین ژمارەی تەواو نزیک بکەوە. زیاتر دەبووە نووسیبایان نزیکترین ژمارەی سروشتی نەک ژمارەی تەواو، چونکە ڕووبەری بازنە هێمای کەمی لە پێش نییە، واتە هیچ کاتێک نێگەتیڤ نییە، بەڵکو ژمارەکی پۆزیتیڤە. کو 28 فاریزە 26 نێزیک دەکەمەوە، دەیکەمە نزیکەی 28، چونکە ئەو دووەی لە ڕاستی فاریزە ڕەنووسەکی گچکەیە، کەواتە تەنیا لای دەبەم، هیچ نانووسم، تەنیا دەنووسم 28 سانتیمەتری 2 جا. هەموو ڕووبەرەک بە 2 جایە. 2 جا واتە سانتیمەتری 4 گۆشەی. کەواتە ئەمن تەنیا نیوە تیرەی بزانم یەکسەر دەتوانم ڕووبەری هەرچ بازنەک بمەوێ ڕووبەرەکەی دەبینمەوە. لە پرسیاری 3 نیوە تیرەکە 20 مەترە، ئەو 20 مەترەی لێک دەدەم لەگەڵ 20 مەترەکی دیکە، پاشان زەڕبی 3 فاریزە چاردە، بە بژمێر ژمارەکە دەکاتە 1256 مەتری 4 گۆشەی. پرسیاری 4 بە هەمان شێوە ڕووبەر یەکسانە بە نیوە تیرە، جاران نیوە تیرە، جاران ڕێژەی نەگۆڕ کە 3 فاریزە چاردەیە. بە بژمێر ژمارەکە کردیە 1808 فاریزە 64، بەڵام ژمارەکەی نێزیک دەکەمەوە لۆ نێزیکترین ژمارەی سروشتی کە دەبیتە 1809. لەبەر چ 9؟ چونکە 64 یان شەشەکە لێرە ژمارەکی یان ڕەنووسەکی گەورەیە، کەواتە
ئەمن دەبی یەک زیاد کەم لۆ ژمارە تەواوەکە لە 1808 دەبیتە 1809 مەتری دووجا. پرسیاری 5 بە هەمان شێوە ڕووبەر یەکسانە بە 4 فاریزە 5 جاران 4 فاریزە 5 لێرە و جاران 3 فاریزە 4 ژمارەکە کردیە 63 و 59 بەڵام چونکە 5 ڕەنووسەکی گەورەیە ئەو 63 گەورە دەبیتە 64 نزیک دەکرێتەوە لۆ نزیکترین ژمارەی سروشتی 64 مەتری 4 گۆشەیی یان مەتری دووجا. ئێستا دێمە لای ڕاهێنان و شیکاری پرسیارەکان ڕاهێنانی ئازاد. بە هەمان شێوە ڕووبەری هەر بازنەیەک بدۆزەوە وەڵامەکەشت بۆ نزیکترین ژمارەی سروشتی نێزیک بکەوە و 3 فاریزە 4 یان 22 لەسەر 7 لە شوێنی ڕێژەی نەگۆڕ دابنێ. زانیمان کە ڕووبەری بازنە یەکسانە بە نیوەتیرە جاران نیوەتیرە جاران 3 فاریزە 4 لێرە ئەمن لە پرسیاری 6 نیوەتیرە نەنووسرایە. چ نووسرایە لە جیاتی؟ ئەو هێڵە سۆرە ئەوە ناوی تیرەیە، هەمووی تیرە نەک نیوەتیرە بەڵکو تیرەکە 8 مەترە. ئەمن پێویستم بە نیوەتیرەیە. نیوەتیرە کو دەبیندرێتەوە؟ تیرەکەی دەینم دابەشی ژمارە 2 دەکەم. هەموو کات ئەگەر تیرە هەبوو تەنیا دابەشی 2کە نیوەتیرە دەردەچی کە لێرە یەکسانە بە ژمارە 4 8 دابەش 2 یەکسانە بە 4. ئەوجا ڕووبەرەکەی دەینم نیوەتیرە لێکی دەدەم لەگەڵ نیوەتیرە پاشان لێکی دەدەم لەگەڵ 3 فاریزە 4 کە ڕێژەی نەگۆڕە. ئەوجا ژمارەکە دەرچوو 50 فاریزە 24 مەتری دووجا بەڵام ژمارەکەی دەبی نێزیکەمەوە لۆ نێزیکترین ژمارەی سروشتی چونکە 2 یان 24 لە 50 گچکەترە 2 لە 5 کەمترە کەواتە ئەو 50 وەکو خۆی دەمینێتەوە نابیتە 51. پرسیاری 7 نیوەتیرەکە ئامادەیە یەکسەر دەینم کە 56 لێکی دەم لەگەڵ 56 لێرە لێکی دەم لەگەڵ 22 لەسەر 7 لە جیاتی 3 فاریزە 4 چونکە هەست دەکەم ئاسانترە کورتکردنەوە هەیە لە مابەینی 7 و 56 دابەش 7 1 دابەش 7 8 ئاسانتر دەبی لە کاتی ئەوەی کە کورتکردنەوە هەبوو. بێگومان لێرەش دەتوانم 3 فاریزە 4 بەکاربینم بەڵام هەندێک جار هەر لۆ ئەوەی گۆڕانکاری دەتوانی 22 دابەش 7 بەکاربینی. ئەوجا پاشان بە بژمێر 56 جاران 8 جاران 22 دەردەچی ڕووبەری ئەو بازنەیە بە گرێ دووجا لە جیاتی مەتر گرێیە لێرە. پرسیاری 8 نیوەتیرە هەیە 1.5 جاران 1.5 جاران 3 فاریزە 4 و پاشان نێزیکردنەوەی ژمارەکە لۆ ژمارەکی تەواو پێویستە خوێندکارە هەندێک لە پرسیارەکان بەخۆی بە بژمێر چاچیان بکە. پرسیاری 9 لێرە ئەمن نیوەتیرەم نییە تیرەم هەیە کە 10 فاریزە 6 گوتمان هەتا ئەوەی نیوەتیرەی ببینمەوە نیوەتیرە یەکسانە بە تیرە دابەش 2 هەمیشە تیرە دابەش 2 کەواتە 10 فاریزە 6 دابەش 2 دەبیتە 5 فاریزە
3 سانتیمەتر. ئەو جا 5/3 جاران 5/3 جاران 3/4 ڕووبەری بازنەکە دەردەچی بە سانتیمەتری 2 جا. پرسیاری 10 لێرە نیوەتیرە هەیە 4 ملیمەترە یەکسەر 4 جاران 4 جاران 3 جاران 14 دەردەچی ڕووبەری بازنە. پرسیاری 11 نیوەتیرە 0/9 جاران یان زەڕبی 0/9 و لە هەمان کات زەڕبی 3/14 ئەوە یەکسەر ڕووبەری بازنە دەردەچی. لێرە لە پرسیاری 12 تیرە هەیە کەوا بوو 10/2 دەردەچی 33 سانتیمەتر نیوەتیرە. ئەو جا کە نیوەتیرەمە هەبوو 33 جاران 33 جاران ڕێژەی نەگۆڕ کە 3/14 ڕووبەرەکە دەردەچی. و لە پرسیاری 13 دیسان تیرە هەیە 10/2 دەبیتە 50. ئەو جا 50 جاران 50 جاران 3/14 دەردەچی ڕووبەرەکە بە مەتری 2 جا. ئەوە دەهێڵمەوە لە خوێندکاران بە بژمێر ئەو ژمارانە لێک بدەن و ڕووبەرەکەی ببیننەوە. ئێستا ئەو پرسیارانە کە دێن تۆزێک قورسن. ڕووبەری ئەو بەشە بازنەیەی کە دراوە بدۆزەوە. لێرە ڕووبەری بازنەیەکی تەواو نییە بەڵکو بەشەکە لە بازنە و وەڵامەکەشت بۆ نزیکترین ژمارەی سروشتی نێزیک بکەوە. پرسیاری 14 ئەوە ڕووبەرە بەڵام لێرە نیو بازنەم هەیە نووسرایە نیو بازنە یەک بازنەی تەواو نییە. لە کاتی دیتنەوەی ڕووبەری نیو بازنە تەنیا ڕووبەری یەک بازنەی دەبینمەوە 10/2 چونکە نیو بازنەیە. کەواتە یەکەم شت پێویستم بە چیە؟ بە نیوە تیرە. هەیتم نا تەنیا تیرەم هەیە کەواتە ئەو تیرەیە کە 14 10/2 هەتا ببیتە نیوە تیرە. 14 10/2 7 ئەو جا 7 جاران 7 جاران 22 10/7 یەکسانە بە ڕووبەر. ئەو هەفتە لەگەڵ ئەو هەفتەی دەڕوا دەبیتە یەک تەنیا دەمینێتەوە 7 جاران 22 7 جاران 22 154. ئەو 154 ڕووبەری هەموو بازنەکەیە هەتا ئێرەش. بەڵام ئەمن چونکە تەنیا نیو بازنەم هەیە کەواتە 2 ڕێ هەیە لۆ دیتنەوەی ڕووبەری نیو بازنە. یان ئەوەیە ئەو ڕووبەرەی لێک دەدەم لەگەڵ نیو یان ئەوەیە ئەو ڕووبەرەی 10/2 هەمان وەڵامم بەدەستێ. ئەمن لێرە 10/2 کرد 154 10/2 یەکسانە بە 77 سانتیمەتری 2 جا. بەڵام ئەگەرە من بینم 154 لێک دەم لەگەڵ نیو هەمان شتە هەردەکە 77 چونکە 154 کورت دەکرێتەوە لەگەڵ 2 10/2 10/2 15 10/2 7 یەک دەمینێتەوە 14 10/2 7 77 جاران یەک هەردەکە 77. کەوا بوو ئەگەر هاتوو ڕووبەری نیو بازنە داوا کرا لە من ئەمن ڕووبەری بازنەکی تەواو دەردەینم ئەو جا یان ڕووبەرەکەی لێک دەدەم لەگەڵ نیو یان 10/2 دەکەم. هەمان وەڵام بەدەستێ کە ڕووبەری نیو بازنەیە. پرسیاری 15 ڕووبەری یەک چارەکە بازنم لێ داوا کراوە ئەو چارەکە بازنەیە.
ڕووبەرەکەی دەبینمەوە نیوەتیرەم پێویستە، نیوەتیرەشم هەیە کە لێرە هەتا ئێرە نیوەتیرەیە. ئەو هێڵە سۆرە. چەندە؟ 8 سانتیمەترە. ڕووبەر دەکاتە 8 جاران 8 جاران 22 دابەش 7. هەمیشە ڕووبەرەکە ڕووبەری بازنەکی تەواو ئەمن دەبی دەربینم. پاشان 8 جاران 8 دەکا 64. 64ەکەی دەینم لێکی دەم لەگەڵ 22 دابەشی 7 دەکەم. ئەو جا پاشان چ دەکەم کە وەڵامەکەم بەدەست هات، یان وەڵامەکەی لێک دەدەم لەگەڵ 1/4 یان دابەشی 4 دەکەم. هەمان شتە وەڵامی ڕووبەری ئەو 1/4 بازنەیە دەردەچی. واتە ئەگەر یەکسەر ڕێسایەکەی بنووسم دەنووسم 8 جاران 8 64 جاران 22 دابەش 7 لە هەمان کات جاران 1 دابەش 4. ئەگەر بمەوێ بە دەست یان بەبێ بژمێر ئێرە چاکەم، ئەو 4ە لە خوارێ دابەشی 4 دەکەم، ئەو 64ش دابەشی 4 دەکەم لە سەرەیە. 64 لەگەڵ 4 کورتکردنەوە 6 دابەش 4 1 2 دەمێنێتەوە 24 دابەش 4 6. ئێستا لە ژێرە ماوە تەنیا 7 چونکە 7 جاران 1 هەر دەکا 7. 16 دەینم جاران 22 دابەش 7. 2 جاران 6 12. 2 جاران 1 2 ئەو یەکەی ئێرەش 3. دیسان 2 جاران 6 بەڵام لێرە 0. ئەو جە کۆکردنەوە 2 5 3. ئەو ژمارەی دەینم ئێستا دابەشی 7 دەکەم. سێ دابەش 7 نابی 35 دابەش 7 5 5 جاران 7 35 35 لێ بڕوا 0. ئەو دووە دەمێنێتەوە 2 دابەش 7 0 نابی. ئەو جەفاریزەکی دادەنێم 20 دابەش 7 3 نابی 2 جاران 7 14 20 چاردەی لێ بڕوا 6 60 دابەش 7 8 8 جاران 7 56. لێرە پێویست ناکە ئەمن چی دیکە دابەشەکەی چاکەم، چونکە لە منیان ویستە ژمارەی سروشتی 50 فاریزە 28 نێزیکە لە چ لە 50 کاتە ڕووبەرەکە یەکسانە بە 50. ڕووبەر یەکسانە بە نزیکەی 50 سنتیمەتری دووجا. ڕووبەری ئەو بەشە زەردە کە 1/4 بازنەیە. لێرە پرسیاری 16 1/3 بازنەم هەیە، واتە ئەو ڕووبەرەی ئێرە چەندە؟ ڕووبەری بازنە هەموو بازنەکە یەکسانە بە نیوەتیرە جاران نیوەتیرە جاران 22 دابەش 7. بەڵام چونکە 1/3 بازنەیە یەکسەر دەتوانم ژمارەکەی لێک دەم لەگەڵ 1/3. ئەو جە کورتکردنەوە هەیە لە مابەینی ئەو سێ و ئەو سێە هەردووچیان بوونە 1. تەنیا ماوە 3 جاران 22 66 دابەش 7. ڕووبەرەکە دەکاتە 66 دابەش 7. 9 جاران 7 63. دەمێنێتەوە 3 دابەش 7
4 جاران 7 28. چونکە 4 گچکەترە لە 5 کەواتە لە کاتی نێزیکردنەوە تەنیا دەبیتە 9. پێویست ناکە ئەمن چیت کە دابەشەکەی ئەنجام بدەم یەکسانە بە نزیکەی 9 مەتری 2 جا. 9 مەتری 2 جا. پرسیاری 17 ڕووبەری ئەو بەشەی ببینمەوە کە دەکاتە 2 لەسەر 3 ڕووبەری بازنە. ڕووبەری بازنە بە شێوەیەکی گشتی دەکا نیوە تیرە. لێرە نیوە تیرەکە چەندە؟ لێرە هەتا ئێرە نیوە تیرەیە 12 مەتر. لێرەش هەتا ئێرە هەر نیوە تیرەیە. کاتە 12 جاران 12 جاران 22 دابەش 7 لە هەمان کات لێکی دەدەین لەگەڵ 2 دابەش 3. وەک پاش کورتکردنەوە دەبینین بۆ وێنە دابەش 3 1 دابەش 3 4. ئەوجا ئێستا دەبی ئەمە چ بکەم؟ 12 جاران 4 جاران 22 جاران 2 پاشان دابەش 7. بە بژمێر دەتوانی ئەو ژمارانە لێک بدەی پاشان دابەشی بکەی بەسەر 7 کە لە ژێرە هەیە. ئەو ژمارەکەی نێزیکەیەوە لۆ نزیکترین ژمارەی سروشتی ڕووبەری 2 بەسەر 3 ئەو بازنەیەی دەردەچی. پرسیاری ژمارە 18 مەرجە لە یاری زۆرانبازی لە قوتابخانەکانی بنەڕەتی تیرەی بازنەکە لە 10 مەتر کەمتر نەبی. ئایا بچووکترین ڕووبەری ئەم یاریگە بازنەیە چەندە؟ و وەڵامەکەت نزیک بکەوە. واتە ئەگەر بازنەک هەبوو تیرەکەی 10 مەتر بوو ئایا ڕووبەرەکەی چەندە؟ وەڵامەکەش نزیک دەکەینەوە لۆ نزیکترین ژمارەی سروشتی. چونکە لێرە تیرە هەیە پێویستە ئەمن تیرەکەی بینم دابەشی 2 کەم نیوە تیرەی ببینمەوە ئەو جا بەکاری بینم لا دیتنەوەی ڕووبەر کە دەینم دابەشی 2 دەکەم دەبیتە 5. ڕووبەرەکە یەکسانە بە 5 جاران 5 جاران 3 جاران 4 دا. وەڵامەکە دەبیتە 78 فاریزە 5. نزیکی دەکەمەوە لۆ نزیکترین ژمارەی سروشتی چونکە 5 ڕەنووسەکی گەورەیە. ژمارەکە گەورە دەبی لە جیاتی 78 دەبیتە 79 مەتری 2 جا. کاتە ڕووبەری ئەو بازنەیە هەمووی 79 مەتری 2 جایە. ئەگەر هاتوو تیرەی بازنەکە 10 مەتر بوو. ئێستا دێمە لای پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. پرسیاری 19 ڕووبەری لاتەریبێک بدۆزەوە ئەگەر درێژی بنکەکەی 12.5 مەتر بوو بەرزیەکەشی 8 مەتر بوو. ڕووبەر هەمیشە دەکا بنکە زەڕب یان جاران بەرزی ئەگەر هاتوو شێوەکە 4 لای هەبوو. لاتەریب واتە 4 لای هەیە. ئەوە شێوەی لاتەریبە. ئەو شینانە بنکەیە و بەرزێکەش واتە ئەوها ستونە لەسەر بنکە. کاتە ڕووبەر یەکسانە بە بنکە زەڕب یان جاران بەرزی. لە کاتی لێکدانی 12.5 لەگەڵ 8 وەڵامەکە کردیە 100 مەتری 2 جا. مەتر 4 گۆشە. پرسیاری 20 17 یەکسانە بە پیتی 3 دابەش 12. ئەو هاوکێشەیە شیکار بکە. شیکاری هاوکێشە مانای چییە؟ واتە ئەو پیتە چ ژمارەکە؟ واتە پیتی 3 یەکسانە بە چ ژمارەیەک؟ ئایا چ ژمارەیەک کە دابەشی 12 دەکەی
وەڵامەکە دەبیتە 17. شیکاری ئەو هاوکێشەیە ئەو دوو ژمارانە لێک دەدرێن. 17 جاران 12. 17 جاران 12 یەکسانە بە 204. پرسیاری ژمارە 21 تەواو بکە. هاوکێشەکم هەیە لە لای ڕاستی ڕێژەکەیە 16 دابش 24. لە لای چەپ ڕێژەکەیە 2 دابش نازانم لە خوارێ چ ژمارەک هەیە جارێ. پێویستە ئەمن ئەو ژمارەی ببینمەوە چەندە لێرە. زۆر ئاسانە. تەمەشا دەکەم ئەو 16ەیە لێرە بووە بە 2. 16 کو دەبیتە 2 ئەگەر هاتوو دابەشی 8م کرد. کەواتە ئەو 24ش لە هەمان کات دابەشی 8 کرایە. وەڵامەکەش لێرە دەنووسم. کەواتە لێرە دەنووسم 3. ئەو دوو ڕێژەیە 16 دابش 24 هاو ڕێژەیە لەگەڵ 2 دابش 3 تەنیا کورتکردنەوە ئەنجام درایە لە مابەینی سەرە و ژێرە هەردووچیان دابەشی 8 کراینە. پرسیاری 22 بچووکترین چەند جارەی هاوبەش بۆ ژمارەکانی 5 و 8 و 20 ببینەوە. زۆر ئاسانە. ژمارەکان دەنووسین لێرە 5 20 8. ئەوجا دەینین دابەشی کۆڵکەی هاوبەش دەکەین. لێرە ئەمن یەکسەر دابەشی 5م کرد چونکە هەندێک لە ژمارەکان دابەشی 5 دەکران. چونکە 8 دابەشی 5 ناکرێ دیسان نووسیمەوە لێرە. 20 دابەش 5 کرا کردیە 4 5 دابەش 5 بووە 1. ئەو جارەی ژمارەکانم دابەشی 4 کرد. 8 دابەش 4 2 4 دابەش 4 1. ئەو جارەی ژمارەکە دابەشی 2 2 دابەش 2 1 کە هەموو ژمارەکان بوون بە 1 ئەوها ئەو کات تەواو. ئەوجا ئێستا ئەو ژمارانەی ئێرە ئەو کۆڵکانە لێک دەدەم. جارانی یەکتری دەکەم 5 و 4 و 2 کە جارانی یەکتری دەکەم دەبی بە 40. کەواتە بچووکترین چەند جارەی هاوبەش 40. مانای چییە بچووکترین چەند جارەی هاوبەش؟ واتە گچکەترین ژمارە چەندە کە بتوانم دابەشی 20 کەم دابەشی 8 کەم دابەشی 5 کەم بەبێ ئەوەی هیچ ماوە بمینێتەوە. ئایا ڕاستە 40 ئەگەر 40م هینا دابەشی 20م کرد یەکسەر دەبیتە 2. ئەگەر 40م هینا دابەشی 8م کرد ئەنجامەکە دەکا 5. ئەگەر 40م هینا دابەشی 5م کرد ئەنجامەکە دەکا 8. کاتە ڕاستە 40 گچکەترین ژمارەیە لەوی گچکەتر نییە کە بتوانم دابەشی ئەو 3 ژمارانە بکەم. پرسیاری 23 لاکێشەیەک درێژەکەی 18 مەترە پانیەکەشی 12 مەترە. لاکێشەیەکی دیکە درێژەکەی 13 مەترە پانیەکەشی 9 مەترە. ئایا چێوەی لاکێشەی یەکەم چەندی زیاترە لە چێوەی لاکێشەی دووەم؟ واتە ئەمن پێویستە چێوەی لاکێشەی یەکەم ببینمەوە و چێوەی لاکێشەی دووەم ببینمەوە ژمارەکان لێک دەرکەم جیاوازیەکەی ببینمەوە بزانم چەند زیاترە.
چێوەی لاکێشە چێوەی هەموو شتێک دەکاتە سەرجەمی لایەکانی دەوری شێوەکە. ئەگەر لاکێشەیەکە ئەو هابوو بۆ وێنە درێژیەکەی 18 بوو، پانیەکەی 12 بوو، ئێرەش 18ەیە، ئێرەش 12ەیە. چێوەکە واتە 18 کۆ 18 کۆ 12 کۆ 12 یان 2 جار 18 کۆ 2 جار 12. هیچ کێشە نییە، هەردووچی ڕاستە. 2 جار 18 کردیە 36، 2 جار 12 کردیە 24. ئەوجا 36 و 24 کە کۆ دەکەمەوە یەکسانە بە 60. ئەو جارەی درێژیەکەی 13ەیە، پانیەکەشی 9ەیە. 2 جار 13 کۆ 2 جار 9، 2 جار 13 26، 2 جار 9 18، کۆیان دەکەمەوە 26 و 18 یەکسانە بە 44. ئێستا چێوەی یەکەم 60ە، چێوە دووەم 44ە. ئایا 60 چەند زۆرترە لە 44؟ 16 زۆرترە، واتە 60ەکەی بینە 44ی لێ دەرکە. 10 چاری لێ بڕوا 6، 5 چاری لێ بڕوا 1. پرسیاری 24. ئەنجامی لێکدانی 7 دابەش 8 لەگەڵ 2 دابەش 3 بە سادەترین شێوە بنووسە. کە تەمەشای ئەو دوو کەرتانە دەکەی، ئایا کورتکردنەوە هەیە لە مابەینی سەرە و ژێرە؟ سەرە لەگەڵ ژێرەی؟ ئەگەر هەبوو کورتکەوە. لێرە هەیە لە مابەینی 2 و 8. دابەشی 2 دەکەم 1، دابەشی 2 دەکەم 4. نییە چیتکە کورتکردنەوە. کە نەما ئەوجە سەرەکان لێک دەدەم. 1 جاران 7 7، 4 جاران 3 12، کەواتە 7 دابەش 12 ڕاستە. 14 دابەش 12 ڕاستە، بەڵام بە سادەترین شێوە نەنووسرایە، لەبەر هەندێ دەبیتە هەڵە. 9 لەسەر 11 زۆر زۆر هەڵەیە، و 14 لەسەر 11 زۆر زۆر هەڵەیە. چونکە لێرە لێکدانە، نابی ئەمن سەرەکان کۆکەمەوە، بەڵکو لێکدان 7 جاران 1 و 4 جاران 3. هەندێک کەس کورتکردنەوەیان پێزەحمەتە، یەکسەر ژمارەکان لێک دەدەن 14 و 24. بەڵام هەر دەبی کورتکردنەوەی پاشان ئەنجام بدەین، ژمارەکان دابەشی 2 کەین، بزانین دەکات چەند 7 لە 12. ئەوەیە نووسین بە سادەترین شێوە. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 244 دەربارەی ڕووبەری بازنە. دێمە کۆتایی ئەو وانەیە، هەتا وانەیەکی نوێ هەر بژی.